قسە باسەکەم لەسەر یەکێک لە بیبلیۆگرافیەکان کە زۆر بە چڕی و بە تێر و تەسەلی کاری لەسەر کراوە و ئایش کۆکردنەوەی ڕۆژنامەگەری کوردیە کە بە خۆی مێژووکی چڕ و پڕ لە ئاڵۆزی هەیە و کارکردن لەسەرەمە هەروە سادە و ئاسان نییە بەپێی ئەو سەرچاوانی کە هەیە کۆکردنەوەی سەرچاوەکان بۆ خۆی تایبەتمەندی و گرنگجیانی و کۆکردنەوەیان لە بیبلیۆگرافیایەکە کە بتوانێت بێتە سەرچاوێکی باش ئەمە هەنگاوێکی گەورەیە بۆی بتوانرێ لە داهاتوە سوودی هەبێ هەم ئێستا و هەم لە داهاتوو بە تایبەت بۆ کەسانی کە لە بوارەکەشا کارەکەن سەرچاوێکی گرنگە بێت بیبلیۆگرافیەکە لە ژێر ناوی ڕابەری ڕۆژنامەگەری کوردیە کە لە ڕۆژهەڵات کاری لەسەر کراوە بەڕێز دکتۆر کارزان محەممەد مامۆسای زانکۆ لەگەڵمایە قسە و باسەکەم لەسەر ئەم بابەتە بەڕێزیان لەگەڵمان لە ستۆدیۆ و ئەچمەلای و بە خێراتن یەکەم و سپاس یەکەم کە بەشدار بۆ لەگەڵمانە دکتۆر جان فەرموو سپاس بۆ بەشداریکردنت بەخێربێت بەخێربێت سپاس زۆر بەخێربێت بیرانی خۆشەویست سپاس بۆ تۆ فەرموو دکتۆر جان بەخێربێت قوربان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت هەر لە سەرەتاوە تۆزێک گۆمڕایم هەبوو لە تێکچوونی ناوەکە تا زۆر نزیکی لە ناوی دکتۆرەوە دکتۆر دانا ئەحمەد و کارزان ئەوە خەریب و تۆزێک لێم تێکە چوو لەگەڵ یەک پامی پیرۆزمان هەبێت کە خزمەتی ڕۆژنامەگەری دەست شاتان خۆش بێت بەر لە هەموو شتێک حەزەکەم وەکو سەر یان وەکو دەستەواژە بیبلیۆگرافیا یان بیبلیۆگرافیا و زەم زیاتر ڕاستەکەی وەک دەستەواژەیەک ئەمە چی ئەبەخشێ بە هینی با بڵێم بە دەستەواژێکی کوردی بەڵێ لە ڕاستیدا ئەم کتێبە کە خۆی نای ڕابەری ڕۆژنامەگەری کوردیە کوردستان و ئێران لە کوردستانی ڕۆژهەڵات و هەم ئەو ڕۆژنامە گۆڤارانەی کە لە ئێران بە زمانی کوردی بڵاومەتوە کورد لە شارە جیاوازەکانی ئێرانە بڵاوی کرێتەوە لە ساڵی 1906 تا 2009 لە خۆ گرتووە سەرەتا من مشتومڕی ئەوە بوو ئایا ناوەکەی بە چ شێوازە بێ بۆیە ناومان ناڕابەر بۆ یەکی ناوێکی کوردی ڕەسەنی جوانی هەبێ و بەڕێزەوە ماڵی کاکستران عەبدوڵڵا ئاوەدان بێ کە زۆر هانیدان بۆ ئەم پرۆژەیە و لە هەمان کاتە ئەمە بەرهەمی سەردەمی کۆڕۆنایە لەو ساتەیە سەرچاوە زۆر کەم بوو بەڵام بەڕێز دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئامادەی خۆی دەڕڕی بۆ دابینکردنی سەرچاوەکان بەڕاستیدا ئەم کتێبە قۆناغە گرنگە مێژوویەکانی ڕۆژنامەگەری کوردی لە خۆ گرتووە کە لە ساڵی 1906ەوە دەست پێ ئەکات و خۆشبەختانە بەشێکی زۆری ئەو ڕۆژنامە گۆڤارانە نوسخەی ئۆریژیناڵی لە ئەرشیفەکەمدا هەیە و بەشێکیشی پشتمان بەستۆ بەو دیکۆمنتانەی کە لە بەردەستان بەشێکی تایبەتن یاخود پشمان بۆ کتێبانە بەستووە کە تایبەتن بە مێژووی ڕۆژنامەگەری دەستنووسن یاخود ساختکردنەوەیە ئەمە ڕۆژنامەگەری کوردی لە ڕۆژهەڵات هەرچەند کاری لەسەر کراوە بەڵام بەم شێوازە چڕوپڕە کە تا ساڵی 2009 دەبێت تا ئێستا کاری بەم شێوازە لەسەر نەکراوە لەبەرەوە برارمدا کە هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە لە سەرتاسەری ئێران دەرچوون یا ئەوە تا بە زمانی کوردی بن یا ئەوە تا کوردەری کردبێ لەم کتێبەیە ناسانی بۆ بکەین ساڵی چەند بڵاو بۆتەوە کێ بڵاوی کردوێتەوە چەند ژمارەی لێ دەرچووە لۆگۆکەی چۆن بووە و هەر زانیارێکی تری پێیوەستە بوو بێ بڵاومان کردەوە بەڵام بەپێی قۆناغ دەستمان پێکردو بۆ نمونە لە سەرەتاوە لە سەردەمی قاجارەکان و دەستمان پێکردو لە ساڵی 1906 کە یەکەمین ڕۆژنامەی کوردستان بڵاو بێتەوە دواتر هاتوونە سەر سەردەمی پەهلەوی دواتر کۆماری کوردستان کە سەردەمێکی زۆر زێڕینی هەبوو بۆ ڕۆژنامەگەری دواتر هاتوونە سەر سەردەمی ئینقلابی ئیسلامی کە لە ساڵی 1970 دەست پێکە و لە هەمان کاتدا دوو فەسڵیشمان تەرخان کردو بۆ ڕۆژنامە و گۆڤارە ئەکادیمیەکان هەم بڵاوکراوە خوێندکارەکان چونکە خۆشبەختانە کۆمەڵە خوێندکاری چالاکی کوردکە لە تاران لە ئیسفەحان لە تەورێز لە هەمەدان خوێندویانە بایەخیان بە زمان و ئەدەبی کوردیا و گۆڤاریان بە زمانی کوردی بڵاو کردێتەوە بەشێکشی تەرخانە بۆ ئەو بڵاوکراوانەی کە لە دەرەوەی شارەکانی کوردستانە بڵاوبوونەوە بۆ نمونە هەندێک لە کوردانی خۆڕاسانم دۆزیەوە کە لەوێ ڕۆژنامە بە زمانی کوردی چاپەکەن زۆر باشە ئەو ڕۆژنامانەی کە ئێستا لەمە هەیە هەمووی کوردین و بە زمانی کوردی بڵاوبوونەتەوە یان بەشێکیان فارسین بەڵام کورتکاری تیا کردووە لە سەرەتادا زمانی فارسی قەدەغەوە بەتابە لە سەردەمی قاجارەکان دەبینی لە سەردەمی پەهلەویەکانیشەوە بەرامبەر بە زمانی کوردی توندیەکە بووە لە سەردەمی بەتابە لە سەردەمی ڕەزاشایە بەڵام هەندێک لە ڕۆژنامە و گۆڤارەکان لە پاڵ کە بە فارسی بڵیان کردێتەوە کە زمانی فەرمیوە بایەخیان بە زمانی کوردی ژاوە بۆ نمونە ڕۆژنامەی خۆرنشین کەەوە ئێستا وا بڕارە لە چەند هەفتەی ئایندەدا ژمارەکانی دۆزیوێتەوە سەر لە نوێ چاپی بکەمەوە ئەبینی لاپەڕێکی کوردی تیابە بۆ نمونە کوهستان کە یەکێکە لە ڕۆژنامە تێکۆشەرەکانی کورد کە لە تاران بڵاوبێتەوە لە سەردەمی پەهلەویە لە بەتابە لە دوای کۆماری کوردستانیش دەرچووە قۆناغێکی نوێی دوای کۆماری کوردستانە بەڵام کوردەکان کاتێک کە کۆماری کوردستان ئەڕوخێ
دێن لە تارانی پایتەختە ڕۆژنامە دەرەکەن چەندین بابەتی بە زمانی کوردی تێدایە. زۆر باشە ئەمە وتت لە پێشووترا کاری لەسەر کراوە ئەمە چ زیاکاریی کردو بۆ ئەوانی کە لە پێشووترا کراوە لە ڕاستیدا ئەوانی کە لەسەر ڕۆژنامەگەری کوردی لە هەموو شارەکانی ڕۆژهەڵات هەم لە ئێستا تاسەری ئێران دەرباری کورد هەن ئەبینی تا ساڵی 2000یان هێناوە تا ساڵی 2000یان هێناوە یان نیانتوانیوە بەو شێوازە چڕپڕە لۆگۆی ڕۆژنامەکان وێنەی لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکان لەگەڵ نووسین و دەقەکانیان دابنێت پێم وابێ ئەمە تێر و تەسەلترین ڕابەری ڕۆژنامەگەری کە هەتا ئێستا ئەنجام درابێت. باشە هەمووی خۆت بە دووەدا چوونت بۆ کردو بۆ سەرچاوەکان یان بەڵێ نزیکەی 8 مانگ سەرقاڵی بم ئەو ماوەی کە لە تارانیش ئەم خوێن بەڕاستی یەکێک لە ئەرکەکانم کۆکردنەوەی ڕۆژنامە و گۆڤارە کوردەکان بوون کە لە مێژووە دەرچووەوە لە هەمان کاتدا ئەو کتێبانەی کە دەربارەی کوردیش نووسراون هێناونەتەوە ئەتوانم بڵێم ئێستا ئەرشیفێکی زۆر دۆڵەمەنم هەیە لە بواری کوردناسیە و دیکۆمنت و بەڵگەنامەش زۆر و لەسەر شۆڕشەکانی کورد نزیکەی 2 ملیۆن بەڵگەنامەم لەسەر شۆڕشەکانی کورد کڕیوە کە نەخشەی تایە وێنەی تایە دیکۆمنتی تایە مەسەن شێک لێرە دیکۆمنتێکی زۆر گرنگی تایە هەفتەنامەی کۆهستان کە لە تاران بە زمانی فارسی و هەندێکی بە کوردی دەرەچێ ئێمە چۆن بزانین ئەم هەفتەنامەیە لە پێناو کووردا دەرچووە یا مەسەرەن دەسەڵاتی شاهنشاهی دەری کردووە لەویا بەڵگەنامەیەکی ساواکەم خستۆتە ڕووکە راپۆرتیان لەم هەفتەنامەیە داوە بۆشە ئەڵەن ئەم ڕۆژنامەیە زیانی بۆ ئاسایشی نەتەوەی وڵاتەکە هەیە ئەبێ سزا بدرێ و دابخرێ تۆ بەم دیکۆمنتە ئەزانی کە ئەم ڕۆژنامەیە لەبەرەی نیشتیمانیا بوو ئەگەرچی هەندێک لەو ڕۆژنامانی کە شاش دەری کردو بۆنم لە ئێراوەکو ڕۆژنامی کوردستان ڕاستە بۆ خزمەتی شابوو بەڵام لە پاڵ ئەوەشە ئەبینی چەندین هەواڵ و بابەتی گرنگی تایە کە بۆ مێژوی ئەمڕۆ گرنگە زۆر باشە یان تەنانەت گەڕایی بۆ سەرچاوانشی کە کاریگەری هەبوو لە سەرداخستنی ئەو ڕۆژنامانە یان بەڵێ هەندێک لەم ڕۆژنامانە بەهۆی سیاسی و داخراون ئاماژەم پێکردو کە بۆ نمونە لە دوای کودەتای 28 مورداد لە دوای کە موسەدەق لە ساڵی 1950 هەوڵیان نەوت لە ئێران خۆماڵی بکە لە دوای ماوەیە کودەتان بەسەرا کرد بەشێکی زۆری ڕۆژنامە و گۆڤارەکانی سەرتاسەری ئێران ڕوبەڕووی هەڵمەتی داخستن بوونەوەیشێک لە ڕۆژنامانی کە داخرا ڕۆژنامی خۆرنشین بوو کە ڕۆژنان ناوێکی کوردی جوانی هەیە لەوێ ئاماژەم پێکردو کە بەهۆی کودەتاوە داخراوە. زۆر باشە ئەمە هەر تەنها لە گەڕانەکانی خۆتا دەستەکەواتە خەڵک هاوکاریە کردی یان لە شوێنان پارێزراو بوو وەرتەگرتەوە. لە ڕاستیە ئەمە پشتی بە کۆمەڵە سەرچاوە بەستۆ یەکەم نوسخەی ئۆریژیناڵی ڕۆژنامەکان بۆ نمونە لە کتێبخانەی زانکۆی تاران و لە کتێبخانی ملی ماون بەڵێ ماون ئێمە بەسکان کراوی کڕیمان و لە هەمان کاتدا دووەمیش ئەو کتێبانەیە کە دەربارەی مێژووی ئامی ڕۆژنامەگەری ئێرانی نووسراون ئەوانم ئەکڕی و ئەوەی کە لەسەر کوردەوەکو سەرچاو بەکارمێناوە سێمیان دیکۆمنتە بۆ نمونە و دیکۆمنتەی کە ئاماژەم پێکرد بە خۆشبختانە بەشێکی زۆری ئەو ڕۆژنامە و گۆڤارانە ئێستا لە ئەرشیفی بەندەدا هەیە تەنانەت یەکێک لەو بابەتانی کە زۆر بەلامەوە گرنگ بوو ڕۆژنامەگەری فارسی چیان دەربارەی هەڵەبجە و چیان دەربارەی کۆڕەی نۆتویەک نووسیوە فۆتۆستۆری زۆر جوانتیایە ئەوە ئێستا پرۆژەی ئایندەمە بەنیازم بەڵێ بەنیازم لە چەند مانگی ئایندەدا بە چاپی بگەێنم. باشە هاوکاریکردنی و لایەنانی کە لەوێ کارە لەگەڵاکردن تا چەند ینی لەگەڵ تا هاتن بۆی بتوان هاریکاریز بکەن ئەو کاری دکتۆرا بووم لەوێ نە هیچ ڕێگریەکە بوو نە هیچ هاندەرێکە بوو بەڵکو وەختی و ئەرشیفە گەورە دۆڵەمەنم بینی کورد بەداخ و ئەرشیفی نییە چکە دەوڵەتمان نییە کە دەوڵەت نەبوو ئەرشیف نییە و لە هەمان کاتە ئێستا کە ئەزمونێکی کوردیشەیە عقلەتی ئەرشیفی لە ناو کووردا زۆر لاوازە تەنانەت ڕۆژنامە هەیە 15 ساڵەوە پێش دەرچووە ئەبینی ژمارەی نوقسانە کتابێکە یا دیکۆمنتێکە بینی دەست ناکەوێت لەبەرەوە هەوڵمدا لە ناو ئەرشیفخانەکانە بەتابە لە ناو کتێبخانەکانە چی دەرباری کورتەبێ کۆیان بکەمەوە بۆیە لێرەوە داوە لە حکوومەتی هەرێمەکەم ئەبێ یارمەتی ئەو ناوەندانە بدا کە ناوەندی دەستنووس و دیکۆمنتن چونکە ئێمە ئەگەر دیکۆمنت و دەستنووسمان نەبێ ناتوانین مێژوی خۆمان بنووسینەوە چکە مێژووی زارەکی زۆر جێگەی متمانە و پشت بەستن نییە ئێمە ئەبێ پشت بە دیکۆمنت ببەستین. زۆر باشە ئەو گۆڤارانێک بە تایبەت مێژویان زۆر کۆنە ساڵی 1960 و ئەوانە چۆن هەڵگیراوە چۆن پارێزراوە لە فەوتان و ئەوە بۆ نە ڕۆژنامە ئیتفاقەیە کە من بە ڕۆژنامەی کوردستانی ئەزانم لە کوردی ڕۆژنامەگەری کوردستانی چکە لە ورمێ دەرچووە لە ئەرشیفە هەبوو هەمووی سکان کراوە ئێمە نوسکە سکانەکەمان وەرەگرت ئەو باشەکەی ئەوەیە کە ئەتوانی بەدڵی خۆ لەسەر کۆمپیوتەر سەری بکەی و هەندێک لەو ڕۆژنامە و گۆڤارانە نوسخەی ئەسڵی هەبوو لە کتێب فڕۆشیەکانە وەکو ئەسنادی قەدیمی یاخود وەکو ڕۆژنامەی بە نرخ دانراون بۆ فرۆشتن بەڵام زیاتر ئەوانەی کە دەسم کە و بۆیە نوسخە سکان کراوە کە مەکڕی لەبەرەوەی
لە ناوەندێکی ئەکادیمی باوەڕ پێکراو وەرمانەگر کە دڵنیان لەوەی کە هیچ دەستکارێک نەکراوە و دڵنیان لەوەی کە بە جوانی سکان کراوە. زۆر باشە دکتۆر ئەو سەرچاوانەی لاتن لای خۆت هەڵیەگری یان پێویستەکە لە ڕێکخراوێکە لە شوێنێکە لە ناوەندێکی کەرتی گشتیا بێ بپارێزرێت و سوودی لێ وەربژیرێتەوە جارێکی وڵای کارەساتەوەی ئێمە چاپیەکەین پێشکەشی زانکۆکانێکن بەس کارەسات ئەوەیە ناوەندە ئەکادیمیەکان هاوکار نین مەسەن چۆن هاوکارین ئێستا ئەو ئەش پرۆژێم هەیە کە لەسەر ڕۆژنامەگەری ڕنگدانەوەی کارەسات تێڵەبجە لە ڕۆژنامەگەری فارسیدا کۆمەڵی فۆتۆستۆریتیە هەواڵی زۆر گرنگی تایە کە چۆن وڵاتان فڕۆکیان ناردۆ بۆ ئێران بۆەوەی بریندارانی کیمیایی گوازنەوە بەرکەوتوانی کیمیایی گوازنەوە بۆ ژاپۆن بۆ فەڕەنسا بۆ ئەڵمانیا بۆ ئەمریکا هیچ لایەنێک ئامادە نییە سپۆنسەری ئەم پرۆژانە بکە حتا بە مەسەرەن زانکۆی هەڵەبجەشەوە مەسەلەن بۆ نمونە لەسەر کۆڕەو ڕنگدانەوەی کۆڕەو لە ڕۆژنامەگەری فارسیدا چۆن بووە ئەمەم هەموو کردو بە پرۆژە بەڵام ئەوەیە هیچ ناوەندێکی ئەکادیم ناوەندێکی حکومی ئامادە نییە ڕاستی سا بوو ئەم کتێبە زۆر بە سپاسەوەڵم سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی زۆر هاوکار و یارمەتی دەرم بووە ئەبێ لێرەشەوە بە گەرمی سپاسی مەکتەبی ڕاگەانێکی نیشتمانی کوسام بکەم تاکە لایەن بوو کە ئامێزی بۆم کتێبە کردەوە کردی بە زنجیرەی چاپکراوی ژمارەیەکی خۆیان و بە چاپێکی جوان بودجەیەکیان بۆ ترخان کردو بۆ چاپ و بڵاوکردنەوەی بەڕاستی جێگەی ستایشە و داواکاریشم لە ناوەند ئەکادیمیەکان و بە تایبەت لە حکوومەت ئەگەر ئێوێ دەوڵەت دامەزرێنێ دەوڵەت لەسەر بنەمای فەرەنگ و کولتوردا ئەمەزرێ ئەبێ بودجەیەک تەرخام کا بۆ کۆکردنەوەی دیکۆمنت کۆکردنەوەی جۆرەها نەخشە و وێنە و بە تایبەت دۆزینەوەیان لە ئەرشیفی وڵاتانە و جارێکیان هێنانەوەی بۆ کوردستان و بۆی سەر لە نوێ چاپکرێتەوە چونکە ئەوەی ئەمڕۆ بە زەحمەت دەستەکەوێت ڕەنگە سبەی زۆر بە زەحمەتر دەست بکەوێت ڕەنگە دووسپەی بفەوتێنرێ یعنی لەبەر کاغەز تەمەنی دیاری کراوە لەبەرەوە هیوادارم حکوومەتی هەرێم ئاوڕ لەو بوارە گرنگە بداتەوە. ئەمە ئێستا چاپت کردووە هەتا ئێستا هیچ شوێنێک کاردانەوەی نەبوو بەرامبەری یان بڵێن ئەو سەرچاوانە پێویستەکە هەڵگیریان ینی هیچ شوێنێکە فیدباکی نەبووە نەخێر بەزەمە تەنها هەفتەیەکە چاپکراوە هێشتا نەخراوەتە بازارەوە پێشکەشی ناوەندە ئەکادیمیەکانم کردووە بە ئومێدم ڕنگدانەوەیەکی باشی هەبێ و ئیتر ئەمە تەواوکەری ئەو هەنگاوانی پێشوو بێ کە نووسەران و ڕۆژنامەنووسان لەو بارەیە خزمەتیان کردێ دەست و چاو خۆش بێ سپاس بە بەشداری سپاس بۆ ئێوە بۆ میلەرانی خۆش دکتۆر کارزان محەممەد مامۆسای زانکۆ ئامادەکاری ڕۆژنامەگەری کوردی ڕابەری ڕۆژنامەگەری کوردی ئەو هیلاک بووە و ئەو سەرچاوانی کۆ کردوێتەوە و گرنگی شەپ پارێزرێت لە دووتوی کتێبێکا وەک سەرچاوە هەیە بەڵام دۆکومنتەکان لای خۆی پارێزراوە سپاس بۆ تۆ بۆ بەشداری سپاس بۆ ئێوەش.